بینرانی بەڕێز سلااوتەن لێبێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەورم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بەیەوەی بەڕێز دەگەمەوە لاڵقەی ئەم جاری پرۆگرامی بە کوردیدا گفتگۆ دەکەین لەسەر مژاری دەوڵەتی سربەخۆ و ئاینداری ڕاستەقینە هەر لەو بارەشەوە پرسین ئایا لە سەردەمی فرە دەوڵەتیدا تا چەند هەبوونی دەوڵەتی سربەخۆیی خۆمان کاریگەری باشی دەبێت لەسەر باش پەیڕەوکردنی ئاینداریمان ئایا نەبوونی دەوڵەتی سربەخۆ کاریگەری هەیە لەسەر نوێنەرایەتیکردنی ڕاستەقینە تا چەند نەبوونی دەوڵەت بۆ گەلان ناعەدالەتی بەرجەستە دەکات ئایا چارەسەری باش چییە لە سیستەمی سیاسیدا بۆ سەقامگیرکردنی عەدالەت و ئاشتی نێوان گەلان بۆ گفتوگۆکردن لەسەر تەورەکانی مژارە پێکەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین مامۆستا سڵاو لێبێ و بەخێربێی سوپاس مامۆستا پێمان خۆشە لە بابەتێکی گرنگە و دەست پێ بکەین کە ئەویش پەیوەستە بە ئایندایی لە سایی دەوڵەتێکی سەقامگیر و سربەخۆ دەواتە کیانێکی سربەخۆ لەم سەردەمەدا دەوڵەت زۆرە کوردیش وا لەو ڕێگایە بەرەو دەوڵەتی سربەخۆ بڕوات ئینشاءڵڵا ئایا ئاینداری چۆن ئاینداری ئەکرێت دەوڵەتێکی ئەگەر دەوڵەت نەبێ ئاینداری چۆن نەکرێ و ئەگەر هەت بێ ئایندارێکە چۆن بڕێوەی خۆی بەخشندە میهرەبان دیارە ئەمە لەوە سەرچاوە دەگرێت پرسیارێکە زۆر جار بە مشکمان هاتووە باپیرانمان پێشینانمان زۆر هەوڵیاندا و زۆر لە خەمی ئەوە بوونەکە دەوڵەتی سربەخۆی کوردستان هەبێ لە کاتێکدا دەشزانین ئەوانە کەسایەتی ئاینی بوونە چۆن کەسایەتی ئاینی خەمی ئەوەی بووە کە دەوڵەتێکی نەتەوەیی هەبێ کەسایەتی ئاینی کوردی لە خەمی ئەوەدا بووە دەوڵەتێکی سربەخۆی نەتەوەیی کوردستانی هەبێ ئەم حەزە لە چۆ سەرچاوە ئەگرێ ئەم حەزە چۆن ئەڵێن لە کەسایەتێکی ئاینیەوە مەسەلەن سەرچاوە دەگرێ ئەمە لەوە سەرچاوە دەگرێت کە کەسایەتی ئاینی پێش هەموو کەس دەزانەیە سربەخۆیی سیاسی دەبێتە مای سربەخۆیی ئاینی ئایا شتێکمان هەیە بە نێوی سربەخۆیی ئاینی بڵێ لە هەموو وڵاتاندا کە ئەمڕۆ سیستەمی دنیا بەم شێوازەیە کە تۆ دەوڵەت دەبێ لە سایی دەوڵەتی خۆتدا دەتوانی کە سربەخۆ بووی لە ڕووی سیاسی سربەخۆیی وەرزشی دەبێت سربەخۆیی هونەری دەبێت سربەخۆیی ئابووری دەبێت سربەخۆیی بگەینە ئاینیشت دەبێت کەواتە خوا سوبحانەوە وتەعالە کە مرۆڤەکانی دروست کرد ئەم مرۆڤە دێت لە شوێنێکدا کە پێ دەگوترێ ئەرز کاری ئەم مرۆڤەش لە ئەرزا بریتە لە ئاوەدانکردنەوە کەواتە سێ کوچکەی ئەرز و مرۆڤ و ئاوەدانکردنەوە ئەم مرۆڤە بە لێرە قسەمان لەسەر مرۆڤی کوردستانی بێ لە ئەرزە ئەبێت چه ئەرزێ بێ ئەم مرۆڤە کوردستانیە لە توانایدا نییە بچێ حەوت کیشوەر ئاوەدان کاتەوە لە شوێنی خۆی لە خاچی خۆی ئەرز بە نسبەتی کوردستانیەکەەوە خاچی کوردستانە کەواتە ئەم کوردستانیە لەم خاکەی خۆیدا هەڵەسێ بە پرۆسەی ئاوەدانکردنەوە وەختێکە بەم کارە هەڵەسێ دەوڵەتی سربەخۆی هەبێ ئیشەکانی زۆر ئاسانترەوێ تەنانەت تێگەیشتنە ئاینیەکەشی مانادارتر ئەبێت و جوانترە بێ ئێستا نمونەیەک بۆ بڵێم لەو نمونە ساکارە بچووکانە بە دەست پێ بکەین ئێمە ئەگەر بە چاوی خۆمان مانگ ببینین بۆ بابینە سەر ڕۆژ ئەوەندە نابێت لە مانگی ڕەمەزانمان بەجێ هێشتووە باو نمونە بینەوە من دڵنیام ئەگەر بە چاوی خۆشمان لە هەرێمی کوردستان مانگ ببینین قەت ناتوانین ئێمە بڵێن بەیانی ڕەمەزان قەت ناتوانین بڵێن سبەی جەژنە ناتوانین لەبەرچی لەبەرەوەی تو هەرێمێکی لە چوارچێوەی دەوڵەتێکا وەکو عێراقە بە قانونی ئێستا وایە ئەوە عێراقە بۆی هەیەکە ئیعلانی بکە ئەوە وەقفی سونیە بە نسبەتی نیوەی عێراقەوەکە ئیعلانی دەکاکەی ڕەمەزانە و کەی جەژنە مانگی دابش بووە ئەگەلێ کەواتە تو ئەگە دەوڵەتت هەبێ لەم بوارە زۆر سوودی مەسەن سوودی هەیە بۆ چونکە خەڵکانێکی تر لەبەر سیاست خەڵکانی تر لەبەر سیاست نەتەوەکانی تر لەبەر هۆکاری سیاسی لێمان بینیون کە درۆیان کردووە مانجان بینیوە و نەیان کردووە بە جەژن مانجان نەبینیوە و کردویانە بە ڕەمەزان بۆی ئەو دەوڵەتە لەگەڵ ئەو دەوڵەتە پێکەوە بیکەن ئەمەمان زۆر دیوە بەس ئێمە ئەوەمان زانیوە بە درێژایی مێژوو کە کورد لەو گەلانەیە زۆر کەم درۆی لێدەوەشێتەوە بەتایبەت لە بوارە ئاینەکانە نەیوێراوە لە بەرامبەر خوددا درۆ ئاینداری ڕاستەقینەی کردووە کورد مانگبینی ئەڵە بینیوە نەیبینی ئەڵێ نەمبینەوە بەستم چی بوو بزانە تۆ دەوڵەتی سربەخۆ کاریگەری هەبوو بڵێ بەیانی ڕەمەزانە بڵێ بەیانی جەژنە تەنانەت بڕۆ بۆ ینی بوارێکی تر بڕۆ بۆ حەج مەسەلەن حەج پەیوەندی چێ بە دەوڵەتی سربەخۆ ئەمڕۆ حەج ئەڵێن قەڵەباڵغە و جێگەنیە جێگەنیە چۆنە بێ ئەڵێن هەر ملیۆنێک ئەبێ 1000 کەس بێ ئەڵێن لەسەر ئاستی دەوڵەت ئێمە وەرێگرین ئێمە دەوڵەتێکە ناسین بە ناوی عێراقەوە وا ئەڵێن دەوڵەتێکە ناسین بە ناوی عێراقەوە ژماری دانیشتوانەکەی ئەڵێن 32 ملیۆنە جارێک بەپێ ئیحسان نەکراوە ئەڵێن 36 ئێستا ئەم ساڵ 2016 ئەڵێن 36
ئەگەر 36 بێ سعودیە چەندی حاجی بە عێراقدا لە 36 ملیۆن 36 هزار داتی ئەی تۆ وەکو هەرێمی کوردستان چیت بەرەکەوێ ئەوانش خۆیان عێراق بڕیارەدەن ئەڵێن ئێوە ئەوەندە لای ئێمە کاک ئێمە خەڵکی ترمان ئەوەندێ ژماری دانیشتوانمان زیادی کردو ئەڵێ تەقدیری ئێمە بۆ ئێوە ئەوەندێ دێت لەو 36 هزاری کەوا بەر عێراقەکەوێ 3000 ئەدا بە تۆ بۆ نمونە یعنی تەنانەت تۆ لە ناردنی ژمارەی ئەو کەسانی بۆ حەجیش ئەچن نەبوونی دەوڵەتی سربەخۆ کاریگەری کردە سەر مەسەلەن بوارێک بواران ئامارێکی تەواویش نییە کە حەج ئەرە و خاڵش بگرە یعنی تۆ بۆچی دەوڵەتی سربەخۆت نەبێ زۆر شت هەیە بە پێی دەستوری ئێستای عێراق سیادیە یەکێک لەو شتانی کە سیادی ئەنجامدانی پرۆسی سەرژمێری دانیشتوان سیادیە بۆ هەرێمی کوردستان دەوڵەت وایە زوو بوو بۆ خۆی یعنی سەرژمێری کردبوو ژمارەی دانیشتوانی خۆی ئەدۆزیەوە بەڵام ئێستا هەرێمی کوردستان ناتوانێت سەرژمێری دانیشتوان بکات بە فەرمی بۆ چونکە ئەوە لە کاری سیادیە و لە چوارچێوەی ئەو مادە دەستوریانەیەکەوە ئەبێ عێراق سەرژمێری فەرمی ڕابگەێنێ لە عێراقدا بزانە کاریگەری لەسەر ئەوەش بوو جارێکی تر نەبوونی دەوڵەتی سربەخۆ هەر لێرەوە جارێکی تر بۆ دەرەکەوێت کە لە ڕاستیە ینی زۆر شت هەیە کاریگەری بەسەر لایانی ئاسمانی هەیە فڕۆکەوانی مەبەستی سەر بەشە ئاینەکەی ینی بۆنە ئاینەکانت کاریگەری هەیە ئەگە تۆ دەوڵەتی سربەخۆی کوردستانت هەبێ زۆر جوان بۆنە ئاینەکانی مسلمانان ڕێکەخەی بۆنە ئاینەکانی ترش ڕێکەخەی وانە ئەوە تۆ نییە لە ینی چۆنەڵێ لە یەکەم چوارشەمە یەکەم نیسانی دوای 13 ڕۆژێک کە تەرخان کردو ناوە ڕۆژێکی پشودانی فەرمی بۆ هاوڵاتیانی ئێزدی ئێمە لە عێراق ئەمە نییە عێراق ئەمە نییە کەواتە هەرێمی کوردستان هەیەی کەواتە هەرێمی کوردستان ئەگەر دەوڵەت بێ لە بواری ئاینیشدا دەتوانێت زۆر جوان بۆنە ئاینەکان دیاری بکات بڵێ 1 و 2 3 ئەمانە بۆنەی ئاینین بۆ مسلمانان ئەمە بۆنەی ئاینی ئاینەکانی دیکەشە بۆ جوەکان بۆ چۆن ئەڵێ کریسیانەکان بۆ ئێزدیەکان بۆ زەردەشتەکان وانە بۆ هەر یەک لەمانە ئەتوانێت مناسباتێ ئێستا ئێمە چووکە دەوڵەتمان نییە ئێستا یاسای بۆنە فەرمیەکان لە عێراقدا ئێستا پەچی کەوتووە لە پەرلەمانی عێراق چەند یاسایی گرنگ هەیە قورستر جێبەجێ ئەکرێت کەچی یاسای بۆنەکان بۆچی چونکە شەڕی سونە و شیعەیە هەندێک ئەڵێ ئەزای لە ئێساکە یاسای بۆنە ئاینیەکان یاسای بۆنەکان بەگشتی بۆنە ئاینەکان لە پەرلەمانی عێراق وەستاوە لەبەر خاڵێکی زۆر سەرەکی کە بۆنە ئاینەکانە ئەوەی لای شیعەکان بە بۆنەی ئاینی دایانێت لای سونەکان داینانێ کەچی ئەگە کورد دەوڵەت وایە ئەو مشکلەی نابوو بۆنەی ئاینی خۆی بوو بزانە ئەوان ئەڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر لە 7 ڕەبیع الأول لەدایک بۆ شیعەکان ئەڵێن سونەکان ئەڵێن نا لە 12 ڕەبیع الأول دەی کامی بکەن بە ڕۆژی پشودانی فەرمی بۆ عێراق ناتوانن بزانە ینی مە تووشی چەند ئیشکالیات بووینە لەم بوارەیە هەتامە کاریگەری هەیە بەسەر ینی جۆری دینداریەکەمان کاتێک کورد خۆی دەوڵەتی خۆی هەبێ تێگەیشتنی کوردستانیانی خۆی بۆ ئاین کوردیان نەدەبێ جوانتر دەتوانێت بەرجەستەی بکە بەڵام ئێستاکە کۆمەڵێک بۆچوونی تری عێراقی هەیە لەبەر ئەوەی تۆ دەوڵەتنی لە ئێران کاریگەری بەسەر کوردانەوە هەیە لە تورکیا کاریگەری هەیە لە سووریا هەیەی لە عێراقی شەیەتی چونکە کورد بۆ خۆی دەوڵەت نییە بەس کاتێک کورد خۆی دەسەڵاتێکی هەبێ لە ئاستی دەوڵەتە لەم بڕۆ بۆ دەوڵەتی ئەیوبی یعنی ئەو خانمە کارۆڵ هێلینبراند مامۆستای زانکۆ لە ئیسکۆتلەندا مێژوونووس لە بواری مێژووی مسلماناندا یەکەم ئافرەت یا با بڵێم یەکەم کەسە کە مسلمان نەبێ و خەڵاتی مەلیک فەیسەڵیان پێدا بێ لە بواری مێژوودا ئەو زۆر شارەزایە لە بواری مێژووی سەردەمی سەلاحەدینی ئەیوبی ئەڵێ بۆچی عیمادەدینی زەنکی بۆچی نورەدین بۆچی فلان و فلان لە مێژووی ئیسلامیدا هەن کەس بایەخیان پێنات ئەوەندەی بایەخ ئەدرێ بە سەلاحەدینی ئەیوبی ئەڵێ چونکە تەدەیونی سەلاحەدینی ئەیوبی دینداری سەلاحەدینی ئەیوبی دینداریەکی هەڵقوڵاو بوو لە نەتەوەکەی خۆیەوە بۆی دینداریەکی جوان بوو ئەوە کارۆڵ هێلینبراند وامە پێڵێ کەواتە ئەمە پێمان دەڵێ ئەمە خاوەنی دەوڵەت بین دینداریەکەشمان نەبێتە دینداریەکی جوانتر لەوەی کە ئێستا هەیە بەڵێ جوانە مامۆستا هەر ینی کاریگەری نەبوونی دەوڵەت زۆرە لەسەر زۆر لایەنەکانی بواری ژانی کۆمەلگای خەڵک بۆ نمونەیەکی لەو وارانەی کە ئێستا دێم ئەمە تۆری دووەمی باسەکەمانەکە کاریگەری هەیە لەسەر نوێنەرایەتیکردنی ڕاستەقینەی خەڵک بۆ نمونە بینیمان دوێنێ کە چۆن لەگەڵ کورد مامەڵە کرا لە کۆنگرەی دژی داعش لە ئەمریکا چونکە کورد دەوڵەتێکی نییە پراوێز خا قوربانیەکانی پراوێز کرا وەکو بینیمان بەیاننامەکەی سەرۆکاتیمان بینی ئێمە ئەم دەوڵەتە تا چەند کاریگەری زیاترشی هەبێ لەسەر ئەگەر نوێنەرایەتی ڕاستەقینت نەبێ ینی دەوڵەتی سەربەخۆت نەبێ تا چەند ئەم کاریگەران زیاتر دەرەکەوێ ڕاستە لە تەجەلیات و لە درەوشانەوەکانی ناوی خوددا ئیسمی یا ناوی خوددا ئەلوەکیل
بەڵێ الوكيل يعني أصيل من هي وكيل من هي أو خدايا كراست وراس دتواني وكيل به بو چونك بعدالة وكيلي أكاد كاتك علي والله على ما نقول وكيل أما شایانی خدایە ئەم ناوە گرنگە مرۆڤەکانیش لەسەر ئەرزدا ئەم وەکالەتە بەڕاستی بکەن. ئێمە کاتێککە کوردین و لە چوارچێوەی عێراق دەدەژین بە دڵنیای عێراق وەکالەتی ڕاستەقینەی ئێمەی نەکردووە. هیچ کاتێک وەکالەتی ڕاستەقینی ئێمە ناکە. قەت تورکیا وەکالەتی ڕاستەقینەی کوردی خۆی ناکە. قەت ئێران وەکالەتی ڕاستەقینەی کورد ناکە. قەت سووریاش نایکا و نایک. کەواتە لێرۆ بۆ دەرەکەوێ ئێمە لەبەر ئەوەی ناعەدالەتیەک هەیە لەو تەمسیلە لەو نوێنەرایەتیکردنە لەو نوێنەرایەتیکردە سەرنجام ئەلێرە ناعەدالەتی دروست دەبێت. بۆیە زۆر گرنگە لە تەجەلیات و درەوشانەوەی ئیسمی ئەلوەکیل و ناوی ئەلوەکیلی خوددا و بۆمان دەردەکەوێت کە نوێنەرایەتیکردن مەسەلەیەکی گرنگە بڕوانە. قەدرێکی گەورە هەیە کە ئێساکە لە جیهاندا دەکرێت بە پێی ئامارەکانی یۆنسکۆ زیاتر لە 7000 هەندێک جار بە پێی زمانە بچووکەکانیش ینی نزیک بۆتەوە هەندێک جار بە پێی ئامارەکانی یۆنسکۆ 7150 هەندێک جاریش گوتراوە 8000 زمان هەیە نزیکەی لە جیهاندا بە زۆر قسەی پێکەن و کەم قسەی پێکەن زمانی زیندوو. بەڵام تۆ تەماشاکە چەند دەوڵەت لە جیهانە هەیە ئەمڕۆ 193 ئەو دەوڵەتە مۆزە بچووکەکانی تریشی بخەرە سەر کە لە ئاستی تۆپی پێ ئەوانە بە دەوڵەتیان حسابەکەن بڵێ 200 ئەگەر کۆی زمانەکان 8000 بێ لە جیهاندا کۆی دەوڵەت 200 بێ 200 بۆ 8000 ئەکاتە 1 بۆ 40 کەواتە تۆ بۆچی ئەبێ 8000 زمان هەبێ بۆ ئەبێ 200 دەوڵەت هەبێ کەواتە کۆمەڵێک نەتەوەی خاوەن زمان نوێنەرایەتیان نەکراوە بە دەوڵەت یەکێ لەوانە کووردە یەکێ لەوانە کووردە کە بە 40 ملیۆن زیاترەوە بە 40 ملیۆن زیاترەوە هیچ نوێنەرایەتێکی نییە لە ئاستی نێودەوڵەتی بۆیە لەم حاڵەتەدا ئەم کووردە تووشی ئیشکالێ بۆیە لێرە و بۆ دەرەکەوێت ئەمە غەدرێکی زۆر گەورەی ئەکرێ لە گەلانی خاوەن زمان کە زمانەکان زۆرترن یعنی لە بەرامبەر 40 زمانە دەوڵەتێک ڕاستکراوەتەوە ئەمە غەدرێکی گەورەیە هەر بۆیش ئەڵێن گوایە نەتەوەی گرتوەکان ڕاست نییە بەڵکو ئەوە خاڵێکی ڕاستە ئاماژی پێ بکەم کەواتە وشەی نەتەوە یەکگرتوەکانی یونایتد نێشن هەڵەیەکی گەورەیە ئەوە لە ڕاستیدا دەوڵەتە یەکگرتوەکانە بە بەڵگەی ئەوەی ئادەی باکوورد بە 40 ملیۆنەوە زیاتر بڕات چ لە UN دانیشە نایڵن ئەلەن دەوڵەتت کوات و دەوڵەت هەیە کەواتە نەبوونی دەوڵەت ئەبێتە مای ئەوەی کە تۆ لە نەتەوە یەکگرتوەکانە نوێنەرت نییە ئێستاکە ئێران ئەچێت باسی خۆیەکە تورکیا ئەچێ باسی خۆیەکە سووریا ئەچێ باسی خۆیەکە عێراق ئەچێ باسی خۆیەکە سەرنجام تۆ لە نەتەوە یەکگرتوەکانە نوێنەرت نییە واتەنە دەوڵەت یەسانە بنەتەوە بەڵێ ڕاستە کەواتە ئەمەیە ئەم سەردەمی شەڕانە ئەم شەڕانە شەڕی زۆر ینی ماڵوێران کرد بوون چی دروست کرد سایکس پیکۆ گەلانێکی بێدەوڵەتی هێنایە ئارە دەوڵەتانێکی بێگەلیشی هێنایە ئارە بەڕاستی دەوڵەتانێکن گەل نییە هیچ لەوانە بە شایدی مەلیک فەیسەڵ خۆی بە شایدی تۆبی دۆجی ڕاوێژکاری بەریتانی لە باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا ساڵی 2007 لە کتێبی ئینڤنتینگ عێراق داتاشینی عێراق ئەڵێ عێراق دەوڵەت نەبوو ئێمە دامانتاشی گەلمان بۆی کۆ کردەوە کورد و سونە و شیعەمان بۆ کۆ کردەوە و دامانشان بۆ قەس کەواتە گەل هەیە دەوڵەتی بۆ دروستەکرێت دەوڵەت هەیە گەلی بۆ دروستەکرێت جوانە گەل هەیە بەبێ دەوڵەتیش هەیە بەبێ گەل هەر لێرەوەیە برا موسڵمانەکانمان ڕێکخراوی وڵاتە ئیسلامیەکان منظمەی تەعاونی ئیسلامی ڕێکخراوی هاوکاری ئیسلامی 57 دەوڵەتن قەینا ئەوەی UN گوتی ئێوە دەوڵەت نین لە پاس سایکس پیکۆ نەبووی ئێخۆ برای موسڵمان تۆ 57 دەوڵەتتان هەیە ئەگە سەلاحەدینی ئەیوبی نەبا ئێوە نیوەتان لە دنیا هەر نەدەمان ئێستاکە باشە ئێوە بۆ ناڵێن هەر بە سیفەتی مراقب و چاودێریش بێ باگەلێکی 40 ملیۆنی موسڵمان کە لەگەڵمان دەژین بێن بەشدار بن بە چاودێریش قبوڵینی ئەستەن بچۆ سایتی فەرمی ڕێکخراوی هاوکاری ئیسلامی هی 57 دەوڵەتە ئیسلامیەکە ئەڵێ ئامانجەکانمان ئەوەیە یەکپارچەی ئەم دەوڵەتە ئیسلامیانە وەکو خۆی پارێزی یعنی قەت ڕای بەوە نییە تۆ جیاویتەوە لە هۆکارەکانیشە ئەڵێ تەدەخولی شؤون داخلی و دەستکاری دەست ناخێنە ناو کاروباری ناوخۆ هیچ دەوڵەتێک لەم دەوڵەتە ئیسلامیە 57 لە هەمان کاتیشدا هیچ لەگەڵ ئەوەدا نین یەکپارچەی بکەوێتە خەتەرەوە و لەگەڵ جیابوونەوەدا نین ئەوەتە تۆ لێرەشەوە برای موسڵمان جارێکی تر غەدرت لێکە هەموو ئەوەی کە سەلاحەدین بۆ ئیسلام و بۆ موسڵمانانی کرد ئەوان هیچ بۆ نەوەکانی سەلاحەدین ناکەن بەڵام هەردوایش ئەڵێن ئێوە نەوەی سەلاحەدین ئەیکوا مافەکانمان هیچ مافێکرد نییە واتە هەرەوە شێک ئاماژت پێکرد لە چی پێڵەن کۆنگرە نێودەوڵەتەکاندا لە کۆنگرە نێودەوڵەتەکانی ئێستادا کە دواترینیان واشنگتۆن بوو وەزیری خارجیە وەزیری دەرەوەی ئێستای عێراق جەعفەری ئەڵێ جۆ لە کوردەکان مەگرن هیچ پێویست ناکە ئێمە لێرەین ئێمە لە جاتی ئەوان
تۆ چۆن لە جاتی ئێمەی کوا چۆن لە جاتی ئێمە کەواتە لە ڕاستیدا ئەمە پێمان دەڵێت دەوڵەتی سربەخۆش جارێکی تر لە ڕووی وەکالەت و لە ڕووی نوێنەرایەتیەوە ئاین پێمان دەڵێ چۆن دەڵێ لە فەلسفەی ئاین دەڵێ دەبێ خۆت ئەسیلبی خۆت ڕەسەنانە نوێنەرایەتی خۆت پێ وەک نەبووی خۆت کەسێ بکەی بە نوێنەری خۆت کە ئێمە پرسمان پێ نەکراوە کاتێکە کوردستان دابەشکراوە بم سەر ئەم دەوڵەت جوانە لە کاتێکا لە قوربانیدانە ئەوان خۆیان کردووە بە ینی وەکیلی ئەمە بەڵام لە ئامادەنی لە قوربانیدانە وەکیل بن بەڵام لە دەستکەوتەکانە وەکیلی ئەمن بەڵێ مامۆستا خاڵێکی تر هەیە کە زۆر گرنگە ئەوش مەسەلەی چەمکی عەدالەتە لە سایی دەوڵەتێکی سەربەخۆدا دەرا چەمکی عەدالەت وەکو مەسەلەیەکی ئەخلاقی و عەقلانی و ینی زۆر قسەی لەسەر کراوە حل لە بەرەبیانی مێژووە ئەگەر دەوڵەتت نەبێ ئەم چەمکە چەندێکەوتە ژێر مەترسیەوە ئەگەر هەتبێ چۆن ئەتوانی بەرجەستەیەکی و بیپارێزی بڕوانە کاتێکە پاکستان لە هەندستان جیا بۆ لەسەر چ بنەمایە پاکستان لە هەندستان جیا بۆ لەسەر بنەمای ئاینی پاکستان مسلمانەکانن بەڵام ئەم پاکستانە بوو بە دوو بەشەوە پاکستانی ڕۆژاوا کە هەیە ئێستاە پاکستانی ڕۆژهەڵاتیش کە ئەکەوێتە ڕۆژهەڵاتی هەندستان لە دوو شوێنە پاکستان هەبوو دوای کە لە ساڵی 1948 محەممەد علی جەناحی سەرۆکی پاکستان زمانی ئۆردوی سەپان بەسەر پاکستانە بەسەر هەردوو بەشەکەی پاکستان بەڵام بەشە ڕۆژهەڵاتیەکەی پاکستان زمانیان بەنگلادیش بەنگالین ئەوان زمانیان ئۆردو نییە ئەوە مسلمان کە دەزانێ ومن ئاياتی خەلق السەماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم کە چێ زمانی نەتەوەکەی خۆی ئەسەپێنێ بەسەر نەتەوە مسلمانەکەی برای خۆیدا لەبەرەوە ئەلەوێەوە بۆچی تۆزانی بۆچی 22 دوی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی زمانی دایکە 22 دوو لەوێەوە سەرچاوی گرت کەەوە نەتەوە یەکگرتوەکان لە 22 دوی 99 بڕای دەرکرد بەهۆی بەنگلادیشەوە چونکە بەنگالێکان کەوتنە مقاومە و بەرگریکردن تش بە پاکستانی ڕۆژئاوای مسلمان لە بەرامبەری مسلمان بۆ دەڵێت تۆ زمانی نەتەوەی خۆت بەسەر زمانی نەتەوەی منە بۆ فەرزەکەی با برای مسلمان بین بەڵام من زمانم ئۆردو نییە لە نەتیجە شۆڕشیان کرد و زانکۆکان ڕاپەڕینیان کرد و ژمارەیەکی زۆریان لێ کوژرا ئیدی ئەو هۆکارە ئەو شەڕ و قوربانیدانە لە پێناوی زمانی دایکە بۆ بەوەی کە ڕۆژێکە بێ بە ناوی زمانی دایکەوە کەواتە لێرە بۆ دەرەکەوێ ئەشێ دووگەڵ مسلمان بن دینیان یەک دین بێ مەزەبیشیان یەک مەزەب بێ بەڵام مادام زمانیان جیاوازە مافی نەتەوەی جیاوازیان هەیە کاتێککە ئێستا دەبینی لە زۆربەی پارچەکانی دیکەی کوردمە بە زەحمەت ئێمە بە کوردی ئەخوێنین لە وڵاتی خۆمانە ئێستاش لە وڵاتی ئەو وڵاتانی کوردی تێدایە برا مسلمانەکانمان لە فارس و لە عەرەب و لە تورک ڕێگە نادەن بە زمانی خۆت بخوێنی لە کاتێکدا دەرزانن زمانەکەی ئێمە زمانێکە خوا کردە ئەو بەڵگەیەکە لەسەر ئەو نەعەدالەتی کە ئێستاکە هەیە چونکە دەوڵەتت نییە بە زمانی خۆت ناخوێنی ئەی سەرکەوتنەکانت گشت ئەو سەرکەوتنانەی گشت ئەو دەستکەوتانەی کە تۆ تۆماریەکەی لە نێو ئەو وڵاتانی کوردستانی بەسەرا دابش کراوە لە ڕووی فەرمی گشتی بۆ ئەوان دەنووسێت هەمووی بۆ ئەوان دەنووسێت ئابا قوتابی خوێندکارێک یەکەم بێت لەسەر ئاستی عێراقە ئەگوترێ فڵانە کەس یەکەمی عێراق وانە بەو ناوە ئەڕوە تۆ بڕوانە زۆربەی وەرزش لە بواری وەرزشدا حەزەکەی یەکەمی عێراق بە لە هەموو بوارێکە با من زۆر جا گوتم بە بابەتێکم نووسیوە سەربەخۆی و هوەری سەربەخۆی وەرزشی یانێگە یانەیەک لە یانەکانی کوردستان ببێتە پاڵەوانی هەموو عێراق سوودی چیە بۆ ئێمە ئەبێتە نوێنەری عێراق لە نێو وڵاتە عەرەبێکە ئەبێتە نوێنەری عێراق لە نێو وڵاتانی ئاسیادا دوای کە یەکەمە بێ ئەو ترێکی نادی ئەربیل العێراقی نادی دوهۆک العێراقی نادی سلێمانی العێراقی وای پێوتری پێ ناوترێ کوردستانی کەواتە تۆ هەم دەستکەوتان ئەڕوە لە ڕووی هوەری هەموو ئەو هوەرەی کە هەمانە هەموو ئەو فەنەی کە هەمانە لە ئاستی عێراقدا هەمووی تۆمارەکرێ بۆ عێراق لەبەر ئەوەیە ئەو شیعرانەی کە سەردەمانی زوو چووکە کورد دەوڵەتی نەبووە لە نێو فارسە هەر کوردێک چی گوت پێ بۆ فارس زووتراوەت هەر کوردێک چی لە نێو تورکا گوت پێ و لە نێو عوسمانیەکانە هەمووی هەر بۆ ئەوان نووسراوەتەوە بۆ ئەوان دەنووسرێتەوە کەواتە لێرەوەیە بۆمان دەرەکەوێ تەنانەت ناو خۆ ئێستاش هەندێک وڵات هەیە و تو سێری هەرێمی کوردستان مەکە هەندێک وڵات هەیە لەم ئێران و تورکیا و سووریا ومانە ناڵن خۆ ناوی مناڵەکەت بە کوردی بێ لیستێک ناوی بۆ داناوەڵێ ناوی مناڵەکەت ئەبێ وابێ ئەوە نییە ئەبێ ئەوە هەڵبژێری ئەوە نابێ ئەوە هەڵبژێری کەواتە تۆ دوجاریش لە ڕێی ناوەوە ئەگەر وەکو شێرکۆی مامی سەلاحەدین بەهۆی ناوی شێرکۆ بناسرێتەوە ئەو کاتە ئەوەش نامێنێ کەواتە جارێکی تر تۆ لەوێشەوە غەدر لێکرێ تۆ هەر سەرکەوتنێک ئێستا ئەنجام بی وەکو مامۆستایەکی زانکۆ بڕۆ تۆ چۆن ئەڵێ داهێنانێ ئەنجام بە لەسەر ئاستی نێو دەوڵەتی پاسپۆرتەکەت عێراقیەت و هەر هەموو ئەوادرتە پاڵی عێراق هیچ کوردبوونی تۆ دەرناکرێت کوردبوونی تۆ دەرناکوێت چونکە ئاڵای عێراقە دوجار ئەبێتە نوێنەری تۆ کەواتە هەموو ئەمان لە ڕاستیدا پێمان دەڵێکە بۆنەکان ئێستا نەورۆز دێ لە هەموو وڵاتانی ناوچەکە کەس بە قەدەر کورد نەورۆز تایبەتمەندی کوردانەی نەبووە بەڵام بۆ فارس نووسراوە ئۆباما کە 21 سێدێ لە نەورۆزە ئەگەڕێ پیرۆزبایی لە یەکێ بکات لە دەوڵەتێ بکەوانە بەس پیرۆزبایی تایبەت بۆ ئێرانە نێرە چونکە ئێران دەوڵەتە
قسە لەگەڵ دەوڵەتاکە بەڵام قسە لەگەڵ کوردان ناکات چونکە کورد دەوڵەتی نیە بەرەبەرەمانەمووی ناعەدالەتیە بەڵێ جوانە مامۆستا دێنە سەر خاڵێکی تر کە ئەوش ئەوەیە کە ئایا مەسەلەن لە سایی سیستەمێکی سەقامگیری سیستەمێکدا چۆن عەدالەت و ئاشتی نێوان گەلان بەرجەستا بێ وای ئەم سیستەمە سیاسی ئەگەر چۆن بێت ئەم عەدالەتە بەرجەستا بێ و ئەگەر چۆن نەبێ ئەم عەدالەتەکە دەژێ مەترسیەوە بڕوانە شتێکە ئێستا ئەوروپیەکان زۆر ئیشی لەسەرەکەن بە ناوی ئینتیگریشن و بە ناوی ئیندیماج و عەرەبی و بە ناوی تێکەڵکردن ئەبینی ئەم هەموو مسلمانی کە لێرەوە ئەچن بۆ ئەوروپا ئەم هەموو عەرەبانی کە لێرەوە لە وڵاتە عەرەبیەکان و ئەچنە ئەوروپا قەت ئیندیماج ناکەن ناکرێت پێیان ناکرێت یعنی هەر ئەوە تا بینی هەموو ئەو کوشتاریکەوە خۆ کوشتن و تەخۆتەقانەوە ڕۆژهڵاتە هەمووی بەمانەیەکی تر عەرەب و مسلمانەکانێکن لە ژێر ئەو تایتڵێ ئەکرێ کەواتەمە قەت نەیانتوانی ئیندیماجکەن ئینتیگریشنکەن لەگەڵ ئەوانی دیکە ئەمە پێمان دەڵێت لە ڕاستیدا دوو ڕێباز هەیە بۆ ئەم مەسلەی ئاشتی گەلان یەکێکیان ئەوەیە کە ئەوروپا دەسیداوەتێ ئەوە تا ئێستا ڕۆژگار دەرێخە ڕەنگە لە نێوان خۆیان نەتەوەکانی ئەوروپا بتوانن بە ئاسانی ڕۆژهڵاتی ئەوروپا ئیندیماج و ئینتیگریشن و تێکەڵاوبوون و تاواکاری بکات لەگەڵ ڕۆژئاواکەدا مامۆستا حسابیەوەی تر بەڵام بە هەر حاڵ ئەوانەی تر دەرکەوت ناتوانن مسلمانەکان ناتوانن لە ئەوروپا ئینتیگریشن بکەن لەگەڵ ئەوروپیەکاندا ناتوانن قەت ینی کەلتوری عەرەبی بەتایبەت نایڵێ بۆ کوردەکە چەند ئاسانترە کوردەکە ئاسانتر ئەتوانێت ئەو ئیندیماج بکە مەبەستم ئەوە بوو لێرەیە بڵێم لەبەرچی ئەمە زۆر ڕوئەدا مسلمانان بە شێوازێکی گشتی لە ئەوروپا ناتوانن ئینتیگریشن و ئیندیماج بکەن لەبەر ئەوەی فەلسفەی وڵاتانی ئیسلامی بە درێژایی سەدان ساڵ لەسەر بنەمای ئیندیماج و ئینتیگریشن نەبووە لەسەر بنەمای جیرانەتی بووە دەبینی لە قورئانە چەند باسی تأکید لە چەمکی جیرانەتیەکە ئەبینی لە فەرمودەیە چەند تأکید و جەختەکات و لەسەر چەمکی جیرانەتی دەوڵەتی مسلمانان لە سەردەمی پێغەمبەر دوودی خوا لەسەر سەردەمی 30 ساڵەی خولەفای ڕاشیدین و اینجا وەرە بۆ ئەمەویەکان و وەرە بۆ عەباسیەکان و وەرە بۆ عوسمانیەکان ئەم 1400 ساڵی کە ڕابردووە دەوڵەت لە دیوی ئێمەیە لەسەر بنەمای جیرانەتی بووە یعنی چۆن ئیندیماج و ئینتیگریشنیان پێ نەکردووە چونکە مەزهبی جیاوازەیە شیعەیەک لەگەڵ سوننەیە قەت ناتوانانی تێکەڵکەی بەیەکتر بڵێ هەردووکان بتوانن لە بینی خۆتانە بە یەک مەزهب ئەو تا لەو عێراقیە بینی ڕەمەزانی ئەو جیا و جەژنی ئەو جیا وانێ جیرانیەک دیوارێکی زۆر قوس بەڵام بە جیرانەتی ئەتوانن قەدیم وا بووە قەدیم آخر جار کە ئەڵێەوە دەوڵەتی سەفەویە ئەوە دەوڵەتی عوسمانیە دوو دەوڵەتن جیرانی یەکترن هەر کەسە ناو دەوڵەتی خۆیان بە چ مەزهبێک چ کارەکە کردوێتی بەڵام بە تێکەڵی ناتوانن بە تێکەڵی کەواتە ئەم مەسەلەی ئیندیماجیکەوە ئەوروپیەکان لە ئێمەیان دەوێ و ئەیانەوێ قەناعەتمان پێ بکەن ئێمەی کورد لەگەڵ عەرەبا هەڵکەین و مافی مرۆڤ بپارێزین و ئێمە وا کردومانە ئەوان ناتوانن بیکەن و کەلتورەکەیان وانە هەر کاتێ زەعیف بوون ئەڵێن برایەتی ئیسلامی هەر کاتێک دەسەڵاتیان بوو ئەڵێن عروبە ئەچنەوە سەر حاڵەتەکە ئەمەمان زۆر دیوە لە نەتیجەکەواتە ئێمە بەڕاستی زۆر گرنگە بۆ ینی بۆ داواکردنی دەوڵەت بۆ خەڵکی کوردستان بۆ هەرێمی کوردستان دەوڵەتی کوردستان باشووری کوردستان کە قسە بکەین ئەبێ بزانین کەلتوری ئەم ناوچەیە لەسەر جیرانەتی دانراوە ئەگەر ئێستا عێراق پێشتر عێراق چی بووە لە سەردەمی پێش 1920 سێ ویلایەتی جیاواز بووە خۆتا بزانین دکتۆرای لەسەر وەرگیراوە لە 1925 ئەڵێ خەڵکی ئەم ویلایەتی مۆستە خەڵکی ئەم ژوورووە قەت ڕۆژە لە ڕۆژان نەیانزانیوە شتێکی ناوی عێراق یعنی ئەو ڕۆژی سوپای عێراقدا مەزراوەشتا دەوڵەتەکە ناوی میزۆپەتامیا بووە ناوی عێراق نەبووە کەواتە لە بابەتەکە نەچمەوە مێژوو ئەبێ ئەمە نازانم چۆن بتوانم بە 2 دقە ئەمە کورتکەمەوە ئەم شێوازە دەوڵەتداری ئەوروپا ئەوێ هەموو نەتەوەکان لەگەڵ یەکا تێکەڵکا لەسەر شێوازی بنەمای تێگەشتنی فەڕەنسیانە بۆ نەتەوایەتی ئەم قوتابخانەیە ناگونجێ لەگەڵ ئەم حاڵەتە ڕۆژەڵاتی کە لەسەر شێوازی ئەڵمانی پێمان وایە نەتەوەی عەرەبە و نەتەوەی کوردە و تورکمانەوە بەم شێوازە کەواتە ئەم منتیقەیە هەتا لە نێو سونەیە گەڕک بزانێت تۆ بڕۆنە لە نێو شارەکانی کوردستانە شاری کوردستانی بڵێن گەڕەکی فلانیەکان گەڕەکی فلانیەکان گەڕەکی ئەوانە گەڕەکی نازانن چۆ بینی مزگەوت لە نێو بەغدا مزگەوتی شیعە و مزگەوتی سونە جیران بوونە بەڵام لە یەک مزگەوت نەیانکراوە بە ئیماجان نەکردووە ئەبینی لە نێو سونەکەشدا ئەو مزگەوتە شافعی بووە ئەو مزگەوتە حەنەفی بووە بە جیرانەتی توانی ویانە کەواتە فەلسفەی جیهانی مسلمان لەسەر بنەمای جیرانەتیە بۆیە ئاین پێمان دەڵێ قەت ناگونجێ و نەبووە و نەکراوە کورد و عەرەب و تورکمان و ئەدیان و سونە و شیعە بتوێنیتەوە لە نێو یەک حاڵەتی ئیندیماجی ئەوروپیانە ناگونجێ هەر ئەبێت چی بۆ دروستکەی ئەبێ حاڵەتێکی جیرانەتی بۆ دروستکەی حاڵەتی ئەوەی بۆ دروستکەی کوردستان دەوڵەت بێ ناوەڕاستی عێراق دەوڵەت بێ باشووری عێراق دەوڵەت بێ ئەو جا بڕوانە ئەوە ئەسلەکەیە کە 750 ساڵی عەباسی و عوسمانی و ئەوەمی ئاوا ژیاون ئەو هەموو سەدان ساڵە
ئینگلیز هاتووە هەمووی پێشێل کردووە بەو 100 ساڵە تێکەڵی کرد بزانە کەس توانێت بەیەکەوە بژێ ناتوانێت کەواتە ئەمە جارێکی تر پێمان دەڵێ لە پێناوی بەرقەرارکردن و بەرجەستەکردنی ئاشتی گەلاندا ئەوروپا ئەمریکا بەریتانیا فەڕەنسا 5 خاوەن ڤیتۆکە ئاشتیتان ئەوێ کورت بکەن بە دەوڵەت سونە بکەن بە دەوڵەتێ شیع بکەن بەڵێ مامۆستا ئەم بابەتە زۆر هەڵدەگرێت بەڵام کات لێرە تەواو بوو زۆر سپاس بۆ بۆچوونەکانت بینرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کاتایرە لەگەڵ ئێمەمانەوە تا پرۆگرامی داهاتوو بەخوای میێرەبانتان ئەسپێرم هەر شاد بن